پێغەمەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم لفرموديكا كلا صحيحين هاتوا بجمارة حوت 1526 فرميت المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل. باز لبرادري باش و خراپەکەین، کاریگەری برادر بە باش و کاریگەری برادر بە خراپ. کاتێ دەڵێ برادر دوو گەنج لە هەڕێتی گەنجێتیانە و دوو ئەختیار کە برادر بن لەگەڵ هاوتەمەنی خۆیان و دوو ئافرەت دوو کچۆڵە پێیانەوترێ برادر. خەلیل واتە کەسێکی زۆر نزیک. پێغەمەری خوا صلی الله علیه وسلم فەرمیێ هەر کەسێک لە ئێوە لەسەر دینی برادەرەکەیەتی. ئەگەر برادەرەکەی ئەهلی مزگەوتە و ژەهلی مزگەوتە، برادەرەکەی خراپەکارە وش خراپەکارە، ئەفەرمێت تەماشای حاڵی خۆتان بکەن بزانن ڕەفیقی کێیەکەن. هەر کەسێک لە ئێمە دەبێت چاو نەبڕێتە دنیا، چونکە دنیا کاتیە، نەکەوێتە دوای مەلەذات و شەهەواتی دنیا. مادەم لەگەڵ فلانە برادر و لەگەڵ فلانە خزم و لەگەڵ فلانە کەسایە هەر لە بەرەوەی مادیات و شەهەواتێک و ناوێکی دەست بکەوێت لەگەڵ یابێت. کاری وا مەکە. هەر کەسێک ئیمام و خواناس و چاک و پاک و تەقوای نەبوو تێکەڵی مەبە. هەر کەسێک زەرەری لە دینت ئەدا، زەرەری لە شەخسیاتت ئەدا تێکەڵی مەبە. هەر بۆ دنیا جوا جوانە ئینسان تێکەڵی کەسێک بێ کە خاوەنی شخصیاتە، تێکەڵی لات و پووتەکان نەبێت، تێکەڵی ئەو ئینسانانە نەبێت کە ئەرزشیان نییە، ڕۆی بێڵەن، مرۆڤێکی تافیهن، کەم نرخن، لەگەڵ ڕازگۆکان نابێت. خوای پەروەردگار لە سوورەتی ئەتتەوبە ئایەتی 119 فەرمیێ یا ئەیوهە الەذینە ئامەنوا اتقوا الله وكونوا مع الصادقین. ئەفەرمێ ئیمانداران تەقوای خواتانە بێت، سنوورەکانی خوا بپارێزن، لەگەڵ ڕازگۆیان نابن، لەگەڵ ڕازگۆیان نابن. تەنانەت لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار لە ڕازگۆکانش ئەپرسێتەوە لیەسئەلە الصادقین عن صدقهم. حەسەنی بەسری کە ئەو ئایەتەی خوێندەی فەرموو قوڕ بەسەر ئێمە خوای پەروەردگار پرسیار لە ڕازگۆکان کات دەربارەی ڕازگۆیەکەیان. ئەی فەرموو فەما بالونا، بێ حاڵی ئێمە چۆن بێت؟ ڕۆژانە هەزار درۆکەین، بێوەعدیەکەین، غەشەکەین، چاڵ بۆ برادەرەکەمان، بۆ خزمەکەمان، بۆ خەڵکان هەڵەکەنین. بەڵام ئینسانی پاک وا ناکات، مرۆڤی پاک تەبعی پاکە. بۆیە لە شعرێکا شاعیرێک دەڵێ عن المرء لا تسأل واسأل عن قرينه فكل قرين بالمقارن يقتدي. پرسیار لە خۆی مەکە، پرسیاسەی برادەرەکەی کە. بزانە برادەرەکانی کێن؟ برادەرەکانتم پێ بڵێ دەزانم تۆ چۆنی، تۆ تێکەڵی ئینسانانێکی دوور لە خوا بیت، ئەهلی شەهەوات و ئەهلی تاوان و ئەوانەی سەرخۆش و مەندەهۆشن. هەروە ئینسان هەروە دەرەچێت، بەڵام تێکەڵی ئینسانی باش بوویت بێگومان بەرەو باشیە ڕۆیت. ومەش لێ نایەڵم کاریگەری بەسەرمەوە بێ، کاریگەریە بێ. زانایان لە کۆنەوە فەرمیانە ئەساحیب و ساحیب، برادر ڕاکێشەرە، ڕاتەکێشی یان بەرەو ئیمان یان بەرەو بێ ئیمانی. حاڵەتێکەیە زۆر جار لە بازارەکان ئایبینم، بە تایبەتی لە شارەکانە. هەر کەسێک ئەم حاڵەتەی هەیە با جوان گوێ لە برای خۆی بگرێت. ئافرەتێکە بینیت ئابا بەشان نیقاب لەسەر، خیمار بەسەر، لەگەڵ ئافرەتێکی فول سفورە بە بازارە ئەڕوە، ئەوە جوان نییە بۆ شخصیاتت. تێکەڵی مەبە. ناکرێ بڵێ برادەرمە، برادەرتە تێکەڵی مەبە. یان تۆ ئەچیتە سەربیر و ڕای ئەو، یان ئەو دێتە سەربیر و ڕاکەی تۆ، جا تۆ بۆ ئێڵیت ئەو کاریگەری لەسەر تۆ هەبێت. لە بازارەکانە بە تایبەتی کچۆڵە گەنجە جوانەکان خوا هیدایەتیان بدا کە جلی ڕێز و حەیایان کردوتە بەریان لەگەڵ ئافرەتێکە فول سفور. چەندەها جار بە چاوی خۆم بینیومە، زۆر خەفەتە خۆمەوە بەڕاستیەکەی. ئەوە بەڕاستیەکەی ئەهلی ئیسلام نابێت عەقڵیەت و تێگەیشتنی خۆیان بدەن بەدەست کەسانێکەوە. من ناڵێم نەسیحەتی بکە، بەڵام لەگەڵا دەرمەچۆ. ئەکرێت تۆ ئێستا لەگەڵ کابرایەکە دەربچی کە پیا و کوژە خراپەکارە، هەتا ئێوارە بڵێ من لەگەڵ بیر و باوەڕیانی حسابی ئەوت بۆ کرێ. تێکەڵی مەبە. کاتێک کەسێک پێت دەڵێ فڵانەشت وایە، ئاگداری شخصیاتی خۆت بە.